فیفا و یەکێتیەوەشیەکان و خولەکانی ئەوروپا لە بەرامبەر جەنگی غەزا دوو ڕوویان دەرکەوتووە. لەم راپۆرتەدا دوو ڕووی فیفا و هەڵوێستی میدیاکارانی کەناڵی بین سپۆرتی قەتەری دەخینە ڕوو. دەمێکە باز لە دووڕووی سیستمی سەرمایەداری لە بەرامبەر ڕوودا و هاوشێوەکاندا دەکرێت، بەڵام هیچیان وەک هەڵوێستی دووڕوانەی فیفا و یەکێتی تۆپی پێ ئەوروپا و خولەکانی ئەوروپا لە نێوان جەنگی رووسیا و ئوکرانیا لەگەڵ جەنگی فەڵەستین و جوولەکە ڕەنگی نەدایەوە. لەگەڵ دەستپێکی هێرشی رووسیا بۆ سەر ئوکرانیا هەموو ئەو وتانە پشتگوێ خران کە دەیانوت نابێت سیاسەت و وەرزش تێکەڵ بکرێت. بەجارێک هەموو وەرزشکاران و بەرپرسانی وەرزشی چوونە بەرەی ئوکرانیا و دژی رووسیا وەستانەوە. وەک هەڵوێستێکیش لە سەرجەم خولەکانی ئەوروپا بەر لە دەستپێکی یاریزانان بۆ ماوەی خولەکێک لەسەر ئەژنۆ ڕادەوەستان هاوکات لەسەر شاشەکان و لە پاڵ ئەنجامی یاریەکان دروشمی نا بۆ شەڕ و پشتیوانی لە ئوکرانیا نیشان دەدرا. هاوکات فیفا و یەکێتی تۆپی پێ ئەوروپا هەڵمەتێکی بەرفراوانیان بۆ دژایەتیکردن و دوورخستنەوەی یاریزانان و هەڵبژاردە و یانەکانی رووسیا لەسەر جەم پاڵەوانێتەکاندا دەست پێ کرد و نەیان هێشت بەشداری هیچ پاڵەوانێتیەک بکەن. دژایەتی رووسیا و وەرزشکاران تەنیا بۆەوە نەوەستا، بەڵکو یانەی چێڵسی لەندەنی تەنها لە بەرەوەی سەرۆکەکەی و خاوەنەکەی بەڕەگەز رووسی بوو کەوتە ژێر گەمارۆیەکی کەمیۆنەی ڕێکخراوی یانەکانی ئینگلتەرا تا ئەوەی ڕۆمان ئەبرامۆڤیچی سەرۆکی یانەکەیان ناچار کرد دەست بەداری یانەکە ببێت و لە کۆتاییدا یانەی چێڵسی فرۆشت. بەڵام ئەوە ماوەی چەند ڕۆژێکە جەنگێکی قورس لە نێوان کەرتی غەزە و هێزە داگیرکەرەکانی جوولەکە دەستی پێکردووە و تاکو ئێستا هەزاران کەس بوونەتە قوربانی. سەرەڕایەوەش لە میانەی یاریەکانی ئەم هەفتەی خولە گەورەکانی ئەوروپادا هیچ ئاماژەیەک بۆ دژایەتی شەڕ و پاراستنی گیانی هەوڵاتانی مەدەنی نەبینرا. یاری خولەکانی ئەوروپا بە ئاسایی و بەبێبوونی هیچ پێشەکی و نیشانەیەک بۆ ڕێزێنانە گیانی ئەوانەی کە بوونەتە قوربانی ئەم شەڕا نیشان نەدرا. بەڵام بە پێچەوانەی ئەوروپیە دووڕووەکانەوە بێژەران و شیکەرەوانی کەناڵی BN سپۆرتی قەتەری بێدەنگ نەبوون و هەڵوێستی تایبەت بە خۆیان هەبوو. خەلیل بێلوشی کۆمنتار لەو کەناڵە بە دوعاکردن بۆ هاوڵەتیانی ستەملێکرای فەڵەستین کۆمنتاری بۆ یاری نێوان لێڤەرپوڵ و برایتۆن دەست پێ کرد. ونتضامن مع أهلنا في فلسطين فاللهم اجعل لأهلنا في فلسطين النصر والعزة والغلبة والقوة والهيبة. ئیسام شەوالیش لە دەستپێکی بەهێزترین یاری هەفتەی هەشتەم لە خولی نایابی ئینگلتەرا لە نێوان ئارسیناڵ و مانچستەر سیتی بە ئاماژە بۆ هێرشە سەرکەوتوەکەی حەمازوتی تێگەیشتم کە سوپای نەبەزێنرا و هێزی بێ سنوور تاکنەلۆژیای پێشکەوتوو و باسکردنی سنوورێک کە شکاندنی مەحاڵە تەنها وەهم و خەیاڵن. كان وهم وعن تكنولوجيا متطورة فكان وهم وعن جيش لا يقهر فكان وهم. هاوکات تاریخ زیاب لە میانەی شیکنەوە بۆ یاری نێوان ڕیال مەدرید و ئۆسۆسەنا کە پێشکەشکات دەربارەی پلانی ڕایەنەر پرسیاری لێ کردووتی ئەمڕۆ بەرزترین ئاستی یاری جوانترین نمایشمان بینی لەلایەن ڕایەنەرێکەوە کە تازە دەرکەوتووە، ئەویش ئەبوو عوبەیدەیە. ئەبوو عوبەیدا کەوتەبێژی کەتیبەکانی حەماسە بەلای تاریخ زیابەوە لە ئانچلۆتی و گواردیۆلاش باشترە و باشترین ڕایەنەرایەتی دەکات. اليوم صراحة اكتشفنا مدرب جديد. اليوم شاهدنا الكرة الشاملة اليوم. أبو عبيدة اليوم عملنا الكرة الشاملة. يعني الكرة الشاملة هي الهجوم. ئالێکسەندەر زێنچێنکۆی ئۆکرانی و یاریزانی یانەی ئارسیناڵ لە واڵی تایبەت بەخۆ لە ئینستاگرام پشتیوانی بۆ ئیسرائیل ڕاگەیاند. ئەمەش کاردانەوەی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا و تەنیا پاش چەند خولەکێک یاریزانە ئوکرانیەکە ناچار کرا بە سڕینەوەی پۆستەکەی و هەروەها ئەکاونتەکەشی لە گشتیەوە بۆ تایبەتی گۆڕی. هەر ئەو کات و لە سەروبەندی پشتگیریەکانی ڕۆژئاوا و یاریگاکانیان لە ئوکرانیا شەوالی وتی ئەمە دیموکراسیەکەی ئەوروپایە، کاتێک کە پشتگیری لە فەڵەستین دەکەین دەڵێن سیاسەت و وەرزش تێکەڵ مەکەن، بەڵام هەر کات خۆیان بیانەوێت هەموو شتێک تێکەڵ دەکەن. ماشەڵڵا لە ڕەوشتیان.
الميزان الأعرج يسمح بما يشتهون ويمنع ما يكرهون. عاش السلتيك جلاسكو حامل الأعلام الفلسطينية وعاشت القضية. أما الديمقراطية الغربية طلعت بنت ناس في الآخر. الله على أخلاقك يا ديمو. الديمو هي نسبة للديمقراطية.